ئێمە لە ساڵی 2009ەوە نێزیکەی 30 میلیارد دینار زەرەر بەر خاوەن چێلگە پەلەوەرەکان کەوتووە. بەڵام لە هەمان کاتا لە ساڵی 2010 ئەم ساڵ باشتر بووین. ئێمە بە پێی خواستی تاک ئەمە بە پێی خواستی تا یعنی شتێکی نێودەوڵەتیە هەموو نفرێک ساڵانە 24 کیلۆ بۆ 23 کیلۆ گۆشتی مریشکی سپی بۆ دانراوە. بەڵام ئێمە لە هەمان کاتدا لە پارێزگای سلێمانی بە هەڵەبجە و گەرمیانەوە نێزیکەی 250,000 تەنمان گۆشتی مریشک هەیە. بەڵام لە هەمان کاتدا بە پارێزگای سلێمانی بە هەڵەبجە و بە گەرمیانەوە ئێمە ساڵانە 70,000 تەنمان گۆشتی مریشک پێویستە. ئێمە هێلکەش بەرهەمانەیە دیارە بەرهەمی هێلکەمان نزیکەی ملیارێک و 250 میلیۆن هێلکەی لە ساڵێکە. ئێمە خۆمان پێویستیمان بە 850 میلیۆنە کەواتە نزیکەی 500 میلیۆن ئێمە لە پێویستی خۆمان زیاتر هەیە. ینی ئێمە لە پیشەسازی پەلەوەر سەرکەوتنی باشمان بەدەستێناوە، بەڵام بێسیستمی پێوە دیارە، بێسەروبەرەیی پێوە دیارە، بۆیە ئەو خاڵە زۆر گرنگە. دوایەوە لێرەوە ئێمە داواکەین لە حکوومەت بۆ ئەوەی ڕۆڵێکی گەورەشی هەبێت لە دانانی نرخ. دیارە برا خاوەن کێلگە پەلەوەریەکان زۆر جار زەرمەند دەبن یان هاوڵاتی زەرمەند دەبێت، لە هەردوو حاڵەتەکان دوولا زەرمەند دەبێت. ڕۆژێک کە بگاتە 3000 و سەروی 3000 ئەوە هاوڵاتی زەرەکە، ئەگەر بێتە خوارەوەی 2000ش ئەوە خاوەن کێلگە پەلەوەرەکان ینی ئەکرێ نرخێک بە هاوبەشی هەردوو لا بەیەکەوە دابنێن حکوومەت ڕۆڵی تیا هەبێ. بەڵام بەداخەوە تا ئێستا حکوومەت ئاوەڕی نەیەوەتەوە بۆ ئەمە. خاڵێکی تر هەرە گرنگ کە حکوومەت ئەبێ ڕۆڵی هەتیا هەبێ ئەوەش ئەوەیە بازاری بۆ دابینکە. ئێستا ئێمە هەستەکەین هۆڵی پەلەوەرەکان زۆر بووە، بەخێوکردنی پەلەوەر زۆر بووە لە شاری سلێمانی، لە پێویستی خۆمان زۆرترە، ینی کەواتە ئەبێ ئێمە بازاری بۆ بدۆزینەوە. خەڵکانێکی زۆری تریش هەن ئێستا داوای ئەوەکەن ئەوانیش پرۆژەی کێلگەی پەلەوەری دروستکەن. ئێمە دیارە لێرەوە بە مۆقەتی داواکەین لایەنە بەرپرسەکان کە ئەم هۆڵە پەلەوەرەکان ڕایگرن دروستکردنی، چکەت ئەوانیشەگە دروستکەن ئەوانی زەرەکەن وەکو ئەم برایانەی کە ئێستا ئێوە لە بەرچاوتانن. بۆیە ئێمە داوا ئەەکەین ئەگەر حکوومەت هەوڵ بدا بازارش بدۆزێتەوە. دیارە ئێمە بازاری سەرەکیمان تا ئێستا ناوەڕاست و خواروی عێراقا، ئێمە بە بۆنەی وەزع سیاسەکەی زۆر جار لە نێوانی حکوومەتی هەرێم و حکوومەتی فدرالی کێشە هەبووە، ئەم برایانە زەرەریان کردووە. ئێمە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان، لە وەزارەتی کشت و کاڵ، لە وەزارەتی دارایی، لە وەزارەتی پلاندانان، لە پەرلەمانی کوردستان بە جددی بێتە پێشەوە ئاوڕێک لەم کەرتە باتەوە. ئەم کەرتە کەرتێکی گرینگە، ئەگەر لە هەرێمی کوردستان نەبێ لە هەر وڵاتێکی تری دنیا بێ ئەتوانێت ئابووری وڵاتێک ڕابگرێ. ئێمە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان بێتە سەرخەت بە زووترین کات نرخمان بۆ دیاری بکە، لەبەرەوەی نە لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان گران بێ، نە ئێمەش هەموو ڕۆژە لە زەرەر و زیان دابین. داواکارێکی ترمان لە حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە کە سەربڕینخانەکان بە زووترین کار بکاتەوە حاڵەتی ئیشکردن بۆی وەزارەتی پێشمەرگە تەندروستی چێشخانەکان چەند لایەنێکی تری پەیوەندیدار سوودمەند بن لێ. ئێمە ئەگە بێت و حکوومەتی هەرێمی کوردستان بە جددی بێتە پێشەوە ئەم کەرتە ببوژێنێتەوە، لەوانەیە ئێمە پێویستمان بە نەوتی ڕەش نەبێ، لەبەروەی خۆتانەزان لە هەر وڵاتێکی دنیا زۆربەی وڵاتانی دنیا ئێستا بایەغ بە بەشی کشت و کاڵەدەن. پارە ئەین بە حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام بە شەرتێک حکوومەتی هەرێمی کوردستان بازارێکمان بۆ دروستکە، نە لەسەر ئێمە هەموو ڕۆژە لە زەرەر و زیان دابین، نە لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش گران بێ. ینی واتە ئێمە وەکو خاوەن چێلگە پەلەوەرەکان دووبارەیەکەمەوە ئامادەین ساڵانە لە کاتی مۆڵەت تازەکردنەوەدا هەر هۆڵک یان واتە هەر پرۆژەیەک 2 میلیۆن دینار بین بە حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام بە شەرتێک حکوومەتی هەرێمی کوردستان پشگیری لەم کەرتە بکە بازارێکمان بۆ دروستکات. خاوەن چێلگە پەلەوەرەکانیش ئامادەنین و تەحاملی زەرەدی لەوە زیاتریش ناکەن. ئێمە لە پارێزگای سلێمانی بە هەڵەبجە و گەرمیانەوە نێزەکەی 850 پرۆژەمان هەیە، پێک دێ لە 1200-1300 هۆڵ. بەڵام لە ساڵی 2019ەوە ئێستا بڵین لە کۆتایی ساڵی 2019دا نێزەکەی لە پارێزگای سلێمانی 50 پرۆژە تەواو بۆ، لە هەڵەبجە و گەرمیانیش نێزەکەی 35 پرۆژە بۆ 40 پرۆژەی تر تەواو بوو. یعنی ئێمە
لە هەرێمی کوردستان بەروبوومی ناوخۆوە تا مریشکی سپی لە 100 تا 100 هیچ و گومانێکی تیانە زیادە. بەڵام ئەم کەرتە ڕێخستنەوەیەکێوێ هاوکارێکی حکوومەتی هەرێمی کوردستانیوە هاوکاری نەک بە پارە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت بە پلانێکی جوان و تۆکمە بێ ئەم کەرتە ڕێخاتەوە. ئێمە ئەو کاتە ئەتوانین هەناردەی دەرەوەشی بکەین. ئێمە ئەڵێن نەک 150,000 تەن بە دڵنیاییەوە من بەرپرسم لەم قسەی خۆم بە پارێزگای سلەیمانی بە هەڵەبجە و گەرمیانەوە زیاتر لە 250,000 تەن گۆشتی مریشکی سپیمان هەیە. بەڵام لە هەمان کاتدا ئێمە 70,000 تەن بۆ 75,000 تەنمان ساڵانە پێویستە. بەڵام ئەمەش خۆ خەتای خاوەن چێلگە پەلەوەرەکان نییە. ئێمە بەدەیان ملیار دۆلار لە هەرێمی کوردستان خراوەتە پرۆژەوە. من پرۆژەم دروست کردو 26 دەفتەری تێچوو کاکە لەوانەیە 30 دەفتەر دۆلاری تێچوو بێ. ئەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر نەیە بازارێکم بۆ دروستکە بۆ ئیجازە مەیاتێ من مۆڵەت دروستکەم پرۆژەی دەواجین دروستکەم. واتە ئەمەش خەتای حکوومەتی هەرێمی کوردستانە. من بەو ئومێدەم ئەم کابینە تازەیە هەم بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت هەم بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت خۆیان زۆر جار لە وتەکانیاندا ئەڵێن ئێمە بایەق بە بەشی کشت و کاڵین بۆ هیوایان بە زووترین کات بێنە سەرخەت بایەق بە بەشی کشت و کاڵدەن